باشتان لێبێت و ئەم کاتتان باش لە بەرنمەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بابەتی هونەری و کولتوری نوێوە هاتوینەتەوە لاتان لە سەرەتادا گرنگترین هەواڵەکانتان پێشکەش دەکەین. چوارەم کەرنەڤاڵی کتێب و شێعر و گۆرانی لە شاری هەولێر ئەنجامدرا. لە کەرنەڤاڵەکەدا کتێبەکانی بێکەس حەبەقادر، نیهاد نەجار، ئاریان ئیبراهیم و هێرش یاسین بڵاو کرایەوە. بەڕێزلێنانی ژمارەیەک لە نووسەران کەرنەڤاڵەکە بەڕێوەچوو. ئەمڕۆ چارەمین کەرنەڤاڵی ماڵی کتێب بوو. دیارە ئەم وەکو مانگەکانی تر 5 کتێبمان چاپ کرد کە بریتی بوو لە 4 دیوانی شعر و ڕۆمانێک. دیارە کاری ماڵی کتێب وەک ئاگادارن لە پێشوو مانگانی مەساڵاچێکمان دەبی، هەم کتێب چاپ دەکەین، هەم ڕێز لە کۆمەڵێک نووسەری بە ئەزمون دەنین. ئەجا نووسەرە، شاعیرە، چیرۆک نووسە، شێوەکارە. زیاتر ئیشیمە دیارە چاپکردنی کتێبە، چکە بۆی قیمەتێک بۆ کتێب بژێڕینەوە. قاخەز بەنسبەت ئەمە مای ئەوەیە گرنگی پێ بدێ بۆی لایەنەکانی ڕۆشنبیر ڕۆناکبیری گرنگی بە کتێب بدەن. هیچ تیراژی کتێب لە 500 لە 1000 بۆی خوێنەر و نووسەریش خوێنەر لە کتێب ئاش بیتەوە، چکە ئێستا دەزانین دابڕانەشی زۆر هەیە. ماڵی کتێب بۆی پێکرا ئەویان دەکا بە هاوکاری نووسەر و خەڵکی سەرمایه‌دار و ئانەش وە بە پشتیوانی ئەو ئەندامانی هەشمانە کە مانگانە بە پیتاکێک بەشداری دەکەن. بەرنامەمانی ئاخیر کەرنەڤال لە شار دەبی، ئیتر کەرنەڤاڵەکانی دەبێنێت دەرەوەی شار بۆ قەزاوناییەکان بەس لە ناو شار قەتی سینارینەوە. لە شاری سلێمانی قەوزەیەکی دیکەی فاشیزم بڵاو کرایەوە. کتێبەکە لەلایەن ئیسماعیل حەمە ئەمینەوە نووسراوە و هەر لەلایەن نووسەرەوە واژۆی لەسەر کرا. کتێبی قەوزەیەکی دیکەی فاشیزم پێک هاتووە لە چەند بەشێک کە قسەکردنە لەسەر عەقڵی ئەو کەسەی کە جینۆسای دەکا، ئەوەی کە دەکوژێت، ئەوەی کە ئەوی تر لە ناوە بات، ئەوەی تر بە پچوو تێدەگات، بە نەتەوەیەکی نامۆ تێدەگات، بە مرۆڤێکی پچووک تێدەگات. لێرە ئێمە کۆمەڵێک نمونە دێنینەوە، نمونەی دادگایەکانی سەدام حوسێن، نمونەی ئەنفال و هەروەها باس هەڵەین بۆ سەر قسەکردن لەسەر کاڵفام. ئێمە قسە لەسەر چەمکێکی بچووکی فەیلسوفی ئەڵمانی هانا ئارێنت دەکەین، خانمە فەیلسوفە هانا ئارێنت کە لە دەرئەنجامی دادگایکردنی ئایشمان پیاوێکی نازیە لە 1960 ئەیگرن و دادگایی یەکەن و ئەم کۆمەڵێک تێز دەنووسێ لەسەری و ئەڵێ ئایشمان پیاوێکی کاڵفامە و لەم کتێبەیە باز لە کۆمەڵێک چەمکی ترەکەم چۆن لە دوای ڕوخانی دیکتاتۆرەکان جارێکی تر فاشیزم و دیکتاتۆریەک خۆی بەرهەم دێنێتەوە. ئەمەوێت لەم کتێبەیە بڵێم فاشیزم بەردەوامە، فاشیەت لە هەموو شوێنێکە هەیە و دەبێت شەڕ لە دژی فاشیزم بکەین. کتێبی چەند دیاردە دە هەلبەستە کوردیانوودا لە ئاکرێ بڵاو کرایەوە.
کتێبەکە لەلایەن ئازاد دارتاشەوە نووسراوە و پێک هاتووە لە لێکۆڵینەوە لە شعری کوردی نوێ و چەند شاعیرێک بە نمونە وەرگیراوە. کتێبەکە بژێرناوێ چەند دیاردە دە هەلبەستە کوردیانی دانە هەلبەتە هەنگ دزاین کوردی هەلبەست دیروکا کوردیدا دیروکا ئەدەبیاتیا کوردیدا بەرەفبوونا خۆی هەبی و ئەف ژانرێ ئەدەبی هەردەم ڕۆڵێکی ئەکتیڤ هشێ مرۆڤێ کووردا وەرگرتیە و نها هەلبەست چەندین وەرچەرخان بە هەلبەستی گەفتینەوە هەلبەستا نی و هەلبەستا مدرنێتە پوست مدرنێت هاتی قادێ من لێرەدا هەشت نمونە یان ئەزمونە هەشت هەلبەستوانێن کورد وەرگرتن و هەوڵدا لەسەر وان ڕاوستم کە ئەو دیاردێنی دێ تکستت واندا چهان. لە شاری دهۆک و لە ڕێوڕسمێکدا کتێبی ئێڤا بڵاو کرایەوە. ئەم کتێبە لەلایەن دیار ئەرەدنیەوە نووسراوە. جگە لە بڵاوکردنەوەی کتێبەکە کۆڕێک دەربارەی ڕۆمان لەلایەن نووسەر تەحسین ناڤشکیەوە ئەنجامدرا. دەسپاس بۆ ڕێبەریا ڕەوشەنبیری یا گشتی دهۆکێ کو ئەف چالاکیە بۆ ئیمزاکردنا پەرتوکا من دانای هەروەسا بۆ مامۆستا تەحسین ناڤشکی کو دەبشێوەیەکی گشتی سەر ڕۆمانێ ئاوێتن پەرتوکا من ناڤاڕۆکاوێ لە بەحسێ عەشقێکا تمام دێتن ji ber ku em nûkêt ezmeka عەشقê dayne vî welatî da pitiriya me beref heza çoyne pitiriya me beref van mesalê dî çoyne ev romane jî min gelek pertûk xandîne ser vê çendê ku ez şiyam عەشقێka pirê kopêk a pêşkêşî xandevanê me vê deverê bikin. رنگ و 30 سال پتر همه نویسین حتی نکجه احتمال هم نزانی که ناسنامه رومانامه چیه پیناسا رومانامه چیه اول جزورت گلک اگر هنر کو امنش یاینه و ناسنامه مینا ناسنامه ولات دی بخواهی دیار کین میکوه گوه کی رومانا امریکا با شور ببینید با کور ببینید اروپا ببینید هر یکی ناسنامه خواهی خلق نیاست لیل تایبت الدورامه و بادینا حتی نکه امنش یاینه و ناسنامه دیار کین که هم چی جوری رومانه نویسین آیا اف رومانه که دیروکیه جواکیه سیاسیه درونیه الوقت که ما بترش 30 جوره رومانات هست لأف جوره رومان آمن نویسین چی حتی نو کم نشه آینه اوج زفرت گلک اگرا شگر استرکی او خواب خواه خمساری یا خواب خواه ام نشه آینه خالب کینه خدانو دیساتو شی بجی به روش آبوری کارتی کرنه که یک جار زورا سرمایه های یا دیتره دشتیم بجین نبونه هشاریا رومان خواندن رومان دی سال دورامه حکم براور کینگل دوره دی دوره که احتمال روشنبیریوه یا ساوای درباره دوره دی نووسەر سوهەیلە فۆرژ لە ڕێگەی نووسینەکانیەوە بەسەرهات و ئازاری ئافرەتان و پیاوانی پەنابەرانی کورد دەگێڕێتەوە و دەیەوێت ئەو نەهامەتیانە کە بەسەر خۆی داهاتووە لە ڕابردوودا دووبارە نەبێتەوە. ئەم خانمە نووسەرە کوردە یەکێک بۆ لە ژنانی ساڵ لە سوید. نام سويلاي داوديان كالهورة متولد الشهر جيلان غرب كرمانشاه نزدیک 26 سال هاتم السويد دیپلم ادبیات دارم لإيران که دوای هاتم السويد سجل کتاب نویسم
ملها لملاڵیە علاقە داشتم بە نووسان شاید ئەوەڵین شێرێکی نووسان فرە مڵاڵ بیم نێزام 6 کلاسی 1 یا 2 دەبستان بیم دوێ ئەوە چروە نووسنە سناریۆ کردم تئاترویانە ئێکی 1 ڕۆمان نووسان نزیکە 15-16 ساڵم بی وەلی لە ئێران چوون کوردی من و مشکل داشتی منیانە فرە ئەو موقع نەکوێنسم کە چاپی بکەم دوێەوە هاتمە سوید شروع کتاب ئەوەڵم فقط خۆم لە نووسام یەک خانەمیەوە ناو ئینگالیل بەری ستروم یارمەتی دا یادەشتەکانم کە دەیەک بە سوورەتی یەک تقریبا کتاب جوی ڕۆمانە وەلی ژیانە خۆمە کتاب دووەمی خۆم نووسام باکوومەری فۆنستر بوورە تیارتا پیشتە هەر دەریچێک یەک دڵ هەست کتاب سووەمم کتاب سۆڵدە خۆم نووسامە ڕۆمانە فرە فروشیش و عالی چێنێ پرفروشترین کتاب بووە تا بەحاڵ درم جلد دووەمی نووسم حکایەتی ژنێکە سەفەرێک کرد لە ئێران وێرە ئەو ڕێیلە لە یونان و لە ئێرە چی مشکلاتێ و پێ چەست پێوە سەری هاتێ لێرە تۆ لە تەریقی کتاوی لە هەزەکەم مشکلاتە ژنەی لە مهاجر حتی پیا و مهاجریش لە سوێد نیشان بە وی کتاوی لما هەزەکەم مشکلاتە مهاجری و مردم سوێد و مردم ئەوروپا نیشان بەم کتاوەکانم کتاب ئەوڵم و زوانە هۆلەندی و ئەڵمانیش تەرجمە بیوە هەدەفم ما فقط یەسە کە مشکلات ڕۆ بکەم یعنی دەرد اجتماعی کە فرە ژنەی مەخصوصاً لە خارج ئێحساسکەن و گوشم مردمە ئەوروپا بناسم یا بکوێنن بشنەوە هدفم هیچ وقت معروف بیون نمیونه یا بوم کسی گوره هدفم خدمت و بشریته چون که خودم مشکلات و سرم ها سالی لکاور هاتم فره بدبختی کشم هر کسی یک تاریخ هیستوری داری هر کسی یک بلای بدبختی و سریاتیه مهم نیه مهمیه چو که مهمی او تجربه چی بسری من هزکم او تجربه بوده یعنی یک بوده چشتی که بکنم و دیگران تعلیم بم یعنی یک درسی رام بی یک مدرسه رام بی مکتبی رام بی که بکنم یارمتی مردم بم او خلاطه لسال 2000 چند بود 11 وەرگرتم عنوان سفیر کالسکوگا ئەوە ئەورەت مارگارەتە پریس ئەوە منم بەجل و کوردیە لەم بڕگێدا یەکێک لە نووسەرەکانی شاری کەرکووک میوانی ئێمە دەبێت فەرمان هیدایەت خاوەنی چەندین کتێبە لە تەمەنی 14 ساڵیدا ڕۆژنامەیەک دەردەکات لە منداڵەوە بۆ منداڵ لە نووسینەکانیدا ئێستا گرنگی بەلایەنی سایکۆلۆژی قوتابیان دەدات و ڕێنمایی ئەوەیان دەکات کە خۆیان لە ترس و دڵەڕاوکێ ڕزگار بکەن. لە تەمەنی 4 ساڵی خۆم و برایەکی دوانم هەیە سامان
بەیەک و ڕۆژنامەیەکمان دەرکرد لە مێژوو ڕۆژنامەگەری کوردیە لە مناڵەوە بۆ مناڵ بە ناوی ڕۆژ. ئەو ڕۆژنامەیە مناڵ دەرێکرد، خۆم سەرنووسەری بووم و بۆ مناڵ بوو. و دوایەوە دوو پەرتووکم لە تەمەنی 16 ساڵەیە ئامادە کرد بە ناوی گەنج و تازەگەری و ئەوکەی ترشان ڕۆمانە هۆنراوەیەک بوو بۆ ئەنفالەکان بە ناوی ئەنفال دۆزەخی بێگوناهەکان، یەک هۆنراوەیەکە پەرتووکەکە و بەردەوام لە نووسین بە ئەمڕۆکەوە کە ئێستا پەرتووکێکم لە ڕێگای تازەترین پەرتووکمە بە ناوی سایکۆلۆژیای عیشق، دە پەرتووکم چاپ کردووە. ئەوە هەوڵم داوە لە پەرتووکەکانمە زمانێکی پاراوی پیرۆزی کوردی بەکاربێنم و هەوڵشم داوە بە ئاستێکی زانستی ڕێزمانی جوانی کوردی بنووسم بەس ڕۆشن، نەک لێخن و نەک بەو شێوەیە کە خەڵک نەتوانێت لێ تێبگات. و توانیومە پەرتووکێک بە ناوی ئێمە دەمرین و نەمرێک لە نێوان ئێمەدانیە هۆنراوەیە بە 3 زمانە، لە یەک بەرگا هۆنراوەکان بە کوردی و عەرەبی و فەڕەنسی هەیە. بە کوردی و عەرەبیەکەی خۆم نووسیومە، ژنە مامۆستایەکی هاوڕێم لە وڵاتی تونس بە هەمان مۆسیقا و جوانی و ناسکی هۆنراوەکان وەریگەڕایە سەر فەڕەنسی بۆ من. واتە یەک جۆر هۆنراوە لە یەک بەرگا بە 3 زمان. و ئەمە دوایین پەرتووکمە، ئەمە بە ناوی سایکۆلۆژیای زمانی جەستە. 87 سمینار و کۆڕ وانەم پێشکەش کردووە لە ناوەندە جیاوازەکانی خوێندنی کەرکووکە لە زانکۆکان، لە بڵێن ئامادەیەکان لە ناوەندیەکان. توانیومە بە شێوەیەکی سادە و ساکار مەشقێکی جەستەیی بە قوتابی و فێرخوازی کورد بکەم کە چۆن کەسایەتی بەهێزە بێت، چۆن بڕوای بەخۆیە بێ و چۆن دانیشێ، چۆن هەڵسوکەوتەکە و خەڵکی بەرامبەر چۆن ئەناسێ. ئەم پەرتووکە لە شاری کەرکووکە کە چاپمەکە 1500 دانە لە ماوەی 2 مانگە فرۆشراوە. 1500 پەرتووک لەم پەرتووکە کە ئەمەش پێوەرێکە لە فرۆشتنی پەرتووکە. پێشوازیەکی زۆر گەرمی لێکرا چونکە زوباسی زۆر کێشە و گرفت کردووە کە لە دروستکردنی کەسێتی مرۆڤە پێویستە هەبن و ئێمە چۆن کەسەکان بناسین و چۆن بتوانین کە کەسی بەرامبەرمان بخوێنینەوە و شێوازی دانیشتنی کەسی بەهێز چۆنە، ڕێکردنی هەڵسوکەوتی شێوازی جدوبەرگی و پێویستە تۆ کەی قسەی زۆر بکەیت، پێویستە کەی کەم قسە بکەیت، پێویستە چیزێک بۆشی بۆ کوێ. یعنی هەموو ئەم ڕێچکە و ڕێگە زانستیانە کە کەسایەتی مرۆڤی پێ جوان و پێ بەهێز و پێ نمونەیە کات و بە شێوەیەکی مەشق و بە شێوەیەکی مەشق و ڕاهێنانش بۆیانمان کردووە. زۆر بە تایبەت کارم لەسەر نەهێشتنی ترس کرد لە دڵ و دەرونی قوتابیە. زۆربەی هۆکاری کەوتنی قوتابی نەخوێندن نییە، بەڵکو ترسە. دوابڕگەمان دەربارەی گۆرانی بێژێکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. قادر ئەلیاسی هەر لە منداڵیەوە هەست بە خۆشی دەنگی دەکرێت. لەگەڵ گەورەبوونی تەمەنی بەهرەکەی گەورەتر دەبێت و دەنگ و ئاوازە ڕەسەنە کوردیەکانی لە شاخەکانی کوردستانەوە لە گوێی هەموواندا دەزرینگێتەوە. قاوری ئەلیاسیم خەڵکی گوندێکی دەشتی زەهاو لە ڕۆژهەڵاتی کوردستانم. ساڵی 1961 وەک لە پێناسەکەمان نووسراوە لەدایک بووم. دەورانی سەرەتایی و دواناوەندی و ئامادەیم لە دەشتی زەهاو لە سەرپێڵ، شاری سەرپێڵی زەهاوە تەواو کردووە. دیارە دواناوەندی ساڵی کۆتاییم تەواو نەکردووە.
أجمع جوان روح من يوصل مهاري أجمع جوان روح من يوصل مهاري طالع وطل دركم دوایەوە بووم بە پێشمەرگە لە هێزی شاهۆ و لە ماڵبەندی یەک و لە زۆربەی ناوچەکانی کوردستانە هەر لە بەمۆ هەتا شاهۆ و هەتا کۆساڵان و هەتا قەندیل و قەندیل لەڵبتە بە سەردانیا بە مەعموریەت بە چالاکی زۆربەی بەشەکانی ئەو بەشی کوردستانی ڕۆژهەڵات گەڕاو. هەموو ڕۆژێ خەیاڵم با بۆ دێکەی خۆما هەموو شەوێ لە خەومدا لەگەڵ عەزیزان دار بەڕوویە لەو بنارە ئەکەم بە ماوە سەیری دەشی زاوەکەم بەهۆی ژیانەوە تاراوگەم هەڵبژارد لەگەڵ خێزانما لە ساڵی هشتا زەماوانمان کرد بەرهەمی ژیانمان کوڕ و کچێکن بە ناوی تۆڵە و تەوار خێزانیش ناوی ڕعدەیە خەڵکی دەشتی زەهاوە گۆرانی شڵەوخانان کە باسی کیژی دەشتی زەهاوەکەم باسێکی ئەوی تایە. گوڵم کیژی لای زەهاوە وەی شڵەوخانان ئاسپەڵەی مەستە جەوای خانی خانان بەتەمەی سەیری کۆتاییەوە دوو هاتینە وڵاتی نۆڕوێژ لەو کاتەوە تا ئێستا دەسم بە وێڕای کاری ڕۆژانە دەسم بە کاری هوەری کردووە ئەوەش بڵێم من وەکوم بە مناڵی هوەر لە وجودما هەبووە لە دەنگما هەبووە. لاسایی هونەرمەندانی کۆچ کرد و هونەرمەندانی دوای ئەوان تەمەند درێژ بن لاسایی هەمویانم کردوێتەوە و دواییش بەو بچیم و شڵەوخانان و سلێمانی و خەیاڵ خاوەر و هەموو گۆرانیانەی کە مۆرکی خۆمی پێوە دیارە و وەکو خەڵگەڵێن دەرکەوتم لە کاتێکە تا بەر لەوەی بێمە دەرەوە من هیچ بەرهەمێکی تۆمارکراوم نەبووە دیارە بەرهەمەکان کە وتومە لە کۆڕ و کاتی چالاکی قوتابخانەکانە یا لە کۆڕی هاوڕێیانی پێشمەرگەمە لە ماڵانە دانیشتوین لەگەڵ دۆستانە بەڵام کە هاتوومەتە دەرەوە 6 بەرهەمم تۆمار کردووە ینی 1 کاسێت و 5 سی. نمحكومي عجم ناسو ركيشي آلي عثمان بو نمحكومي عجم ناسو ركيشي آلي عثمان بو لبر قاضي سراسك يوم لبر شيخو ملو زاقي